سووریا لە بەردەم وەچەرخانێکی مێژووی نادیاردایە لە کاتێکدا دەوڵەتە زلهێزەکان نەخشەی نوێی ناوچەکە دەکێشن چارەنووسی سیاسی کورد لە ڕۆژئاوا لە نێوان مانەوە بچووبوونەوەدا ڕوبەڕووی تاقیکردنەوەیەکی سەخت بووەتەوە چاودێران جەخت دەکەنەوە مۆدلی باشوور لە ڕۆژاوا دووبارە نابێتەوە چونکە بڕیاری کۆتایی لە دەستی ناوخۆ نەماوە. ڕژێمی ئێستای سووریا دەستی بەستراوەتەوە ناتوانێت بڕیاری یەکجارێکی بدات لەسەر مەسەلەکە چکە بێت ڕای ئەوانی تری شۆت بگرێت بەڵام ئەمە کێشەی چخوانە بەڵام کاریگەری خراپی لەسەر ئێمە هەیە لایەنە من پێم وایە ئەتوانی بیکەیتە سێ لایەن لایەنێکی ئاساییتیایە ینی تونڕەو نییە ئەمە ئەتوانی مامەڵی لەگەڵا بکەیت لایەنێکی مەیل لەو تونندڕە و میانڕەوی هەیە و لایەنێکی هەرە تونندڕەوی هەیە یعنی بەشی دووەم و سێەم ململانەیەک لە نێوانیانە هەیە ترسێک هەیە هەرێکێک لەوەی تریانە ئەترسێت و ئەمە ڕەنگە هەندێک کێشە لە ناوخۆشیانە هەر دروست بکات بەڵام ئەوە کە پەیوەندی بکردەوە هەیە من ئەمێت زۆرتە تەرکیز بکەم لەسەر ئەم مەسەلەی ئستنساخی هەرێمی کوردستان ناکرێت هەرێمی کوردستانی عێراق ناکرێت یعنی ئەوەی کە لێرە بووە هەلومەرجەش تایبەت دروستی کردووە ئەمە لە سووریا دووبارە ناکرێتەوە. دیاریکردنی چارەنووسی کورد لە ڕۆژاوای کوردستان باکوور و ڕۆژهەڵاتی سووریا کارێکی ئاڵۆزە چونکە ناوچەکە لە ناو جەرگەی ململانەیەکی نێودەوڵەتی و ئیقلیمی گەورەدایە بەدەر لە ڕووە سیاسیەکەی مامۆستانی ئاینی لەم هانووساتەدا دەڵێن پێویستە کورد ڕۆڵە گەورەکە ببینێت و ببێتە کۆکەرەوەی ئەدیان و پێکاتەکان تا کورد وەک دەستپێشخەریکی مێژووی لە هاوکێشەکەدا بمێنێتەوە. دیارە ئاین خۆی بۆ خۆی بە تایبەت ئیسلام هەمیشە لەگەڵ ئاشتی و پێکەوە ژیان و سلما بووە و کوردیش بە فیترەت میلەتێکی موسڵمانە هەمیشە حەزی لە ئاشتی کردووە ئەگەر دوژمنانی ڕازی بوو بێتن بەو ئاشتی کە ئەو ئەیەوێ بۆیە زەرورەوە گرنگە لەم بارودۆخا بە تایبەت کورد وەکو موسڵمانێک دەستپێشخەر بێ بۆ ئاشتی و نەتەوەکانی تر و ئاینەکانی تر هەمووی لەسایی کووردا بحەسێنەوە. ئەگەرچی دەموچاوەکان لە دیمەشق گۆڕاون و حکومەتی ڕاگوزار خەریکی کێشانی هێڵە نوێیەکانی حکومڕانیە بەڵام بۆ کورد پرسیارەکە هەروەکو خۆی ماوەتەوە ئایا سووریای نوێ جێگەی ناسنامە جیاوازەکان دەبێتەوە یان مێژووی پەراوێز خستن خۆی دووبارە دەکاتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیان سلێمانی.